بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم سلكي خواناسي وقادر مكاني بروخواتشون زۆرن لە دەرسانی پێشوە هەندێکمان باس کردووە، لە دەرسی پێشوە باسی منزلەی خەوفمان کردووە. ئینسان جارێ گاتە قۆناغێک پێوتێ منزلەی خەوف، لە دوای ئەو منزلەیەکمان هەیە پێوتێ منزلەی ئیشفاق. ئیشفاق لە خەوفەوە زۆر نزیکە. جیاوازەکەیان خەوف لەو کاتەیە ئینسان بیری لای خۆشەویستی نییە، ڕاکردنە بەرەو لای خوا بەبێ ئاگاداری لە خۆشەویستی. ئیشفاق ماناکەی ئەمەیە کە ئینسان ئەترسێ، بەڵام ترسەکەی پڕە لە مەحەبەت، پڕە لە خۆشەویستی بە سۆزەوە ئەترسێ. مناڵ هەندێک جار لەو پەڕی مەحەبەتی دایک و باوکیان لێشیان ئەترسێ. ئەم جۆرە تێکەڵبوونی مەحەبەت لەگەڵ خەوفەیە پێوتێ ئیشفاق. خۆی گەورە لە قورئانە باسي كردوها فرمي الذين يخشون ربهم بالغيب وهم من الساعة مشفقون. لپروردگاران اترسن لكاتي پنهانا وكز آقايلينية وهم من الساعة مشفقون. لروج قيامتيش هم لا ترسيان هي، هم لا محبتيان هي، هم لا يزان خوا عفويانك، هم زؤر خميانك خوا عقوبيان بدا. يا أفرمي وأقبل بعضهم على بعض يتساءلون قالوا إنا كنا قبل في أهلنا مشفقين. إما بيشتر هم أترسين هم أشما ذلك رب العالمين عفو مانك ومحبتك لقل أو يبو يقلا كردبوينه. بو ابن القيم فرمي الإشفاق رقة الخوف، وهو خوف برحمة من الخائف. هم ترسه هم أجزاني الرحمة بيئك لعيني كاتا لمن يخاف عليه. وتا أو كسيكتو لبرانبريات ترست هي أزاني زوزو بالرحمة، خوشد أوي لدلا أجزاني أو بالرحمة. لم كاتا إنسان لناخيا جورق للرحمة دروس أبي، جورق لهيوا دروس أبي. هستكا أزاني لقل أو ترسي هي أزاني خوي قرزو لطيفة لقليا. أفرميه الإشفاق دوام الحذر. صاحب منازل هروي أفرمي إشفاق دوام الحذر مقرونا بالترحم. أوي إنسان بردوام حذر أكال أخوة بلام أجزاني أو ترسو أم حذري أم للاي خوا وبر للرحمة، بر لبزي خوا جل جلاله. جاء إنسان زور عظيمة لكسي بترسي بجزاني كسك برحمة لقلقة. أخوة منال جاري وهيك باوغلوة الدري شبكة لمالو أزاني هر وري أقريتو، أزاني هر عفوي أكاد، أزاني الرحمة هي برانبري. بو يجاري تجاوزك لحد يخوي لا أدا أزاني أم باوك هر مهربان اللي أبوري وعفوي أكاد ولي خوش به. بو يزور قرنجك أم بابتي إشفاقا لدروني إما لدلي إما جاقي كينو. هميشه لقل خواي خومانا بترسيكي وما ملانكين كترسيك بك إثر من هيج أميدك منية. ترسيكم هي بربة أميد، ترسيكم هي يقينم هي كلام خوش أبي كعفوم أكا. أفهم الدرجات زورة مسائل إشفاق. يكل درجة كاني إشفاق النفس على أن تجمح إلى العناد. بترسى لويك أم نفسيتو سركشيكا وبرو عنادي بروا دائما لما بترسى كوابو النفس. طبعا طبيعتي واي برو هوا أروى، برو عصيان أروى، بيتشواني عبوديتي إخوان نفس حزي بعبدأتي نية، حزي بقوني دزنيش بقرو بقى بيساردو بقى بيقرمو ورو نيش بكو برو طاعتك ولكاتي خوا أقال لخوابي لكاتي خوارنا أقال لخوابي جليك لبركر أقال لخوابي. نفس بطبيعتي حال حزي بمنية، حزي بعنادة. إنسان أبي أأل مزور بترسي لعنادي نفسي خوي بترسي يك. وإشفاق على العمل أن يصير إلى الضياع. أبي الزور لكرده وكاني بترسي كالرجل إلى رجان هرهم ببايا بروا حيث سوديك اللي ورنقري.
وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. أم آية سبحان الله كالآيات كان ضلي إنسان رأس لك يعني للرجل قيامتها كرد وكان يخوت هرهم أبيني وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. كرد ما نهوايك توزك وبلا ما كرد وكان هيش ما اللي قبولنا كرد. رجل بيغمر صلى الله عليه وآله وسلم باسي أم كومالي كرد فرموي أمانة خلقانكن بقدر كيوي أحد شاك وجوانيان هي كويان كردتو لا صاحي محشرة هوايا يلي أدا حتشي نامن شاك كاين نامن. أصحاب زور ترسان لم حالة فرموي صفهم لنا جلهم لنا يا رسول الله صلى الله عليه وسلم بومن بيان كمان كيان فرموي ألا إنهم إخوانكم أو أنا براي إيوان يعني لإيوان بشكل لإيوان لروايتك من جلدتكم لأهل إيمان يصلون كما تصلون إن جاء يتصدقون كما تتصدقون إن جاء فرمي ويقومون من الليل كما تقومون. سبحان الله نيجا صدقاء كان شو هل أسنشون أو شو هلص بلام يك صفتي خراب يعني صفتك ما إذا خلوا بمحارم الله انتهكوها همو أمشتانا أكن بس لبرانبر حرامة بس خلق شاوي للنبي يكسر تجاوز يعني كل حقوق حرام. إذا خلوا بمحارم الله انتهكوها يعني إنسان زور للنهيني خوي زوزو بترسي لو كاتيك كز آقايليني ده سبب حرامك باريك حرام زنايك حرام فتنيك حرشتك بابتك كان ككز آقايليني و شي أكيلك الخوي خوت أمس سنجي محكي ما نوي كرده وكان يتوي بو إنسان دائما بترسي هموش من جناهي أسرار من هي طبعا يك إنسانية لسر زوية جناهي سري نبي خوا داينا بورشي به هموما أولياء جورا كان أفرمون هيج عبد يجني لعبد كان عبداتي سريرتي نبي وجناهي سريرتي نبي ودايك ما نعيش يفرمو كجناهي سريرتها كرب النهاني يكسر طاعتش كان بسرته النهاني لعل أخوة يقول لتان خوش به وعفوتانك بوي لم كاتي سري كإنسان جناها كزور أجيله شاو قايم نبي برانبر بخوة جل جلاله إشفاق يبي لوي حتشي كردويتي لدسي بده شكون ممكن أمهم طاعة الدين داري وخواناسي وأمهم مشتيك كردوته أمهم صدقيك كردوته لبناء أمانة هرهم ويانا لو أشد لكاتيك بنهانا صفتيك خرابتها به هيج حساب بخوانك العياذ بالله انتهكوها حتشيش تلدسي بدي جاري كان إمام عمر رضي الله رحمة الله لقالها ولانا دانشتبون أم آية بيروزي خندو فرمي أيود أحدكم أن تكون له جنة من نخيل وأعناب تجري من تحتها الأنهار آية بيروزك فرمي أريك لأيو بي خوشك باخيك زور جواني هبي لداري خرما لتري تجري من تحتها الأنهار بجئريا رباركان أرون له فيها من كل الثمرات. طبعا داري خرما طبيعتي أوام يويت إلا بنيا أنرجي برتقال أنرجي سيو أنرجي هنار أنرجي استشهر واي أفرمي له فيها من كل الثمرات حتى سمر أبيني لم سرزويا لنباخي أمبياواها بلام وأصابه الكبر وله ذرية لكاتي بيريا عمري قورب أولادي شي زور ضعفاء وذريتي هم بشكلا بيد صلاة فأصابها إعصار فيه نار فاحترقت لم كاتيا هورا بروسكيك جيجالوكيكي تندي بر آقرياي لم باخا حتشي نهر سوتاني حشتيكي نما. طبعا مسألة بير فقيري بير زور إنسان بمراعاتي بك إنسان لبيريا إثر قوتي خوي لدس أده لو أشياء نتواني هزارنا لطبع كوكاتو بوي دائما أو بيراني كفقير أبي إنسان زور تشاوي لسريان بي بتأتي أجر أولادي هبي ومناضي هبي وفقير بي ضلي مشوشة ميشكي مشغولة من قد لبير الناس يتوجارك بيرك زور بير هاتبو مليون دينار قرزار وأي تخابا من الله كان منزان بشكم لشوينك وبيدمو يا لشوين تو قرسكم أم بدمو من الله كان يج نزان شكو هستي باوق لم كاتا همان هستي جنجيكي بو پروردكني من الله كان بو خدمت كردنيان والله متر وقدره
سەری ئەم مەشە دەکەن پیاوێکی بە ئیمکانیەتی بە قووەتی پارەدار بێنە پێشاوی خۆتان باخی گەورە هەموو شتێک لە کاتی پیریە کوتوپڕ هەوایەکی زۆر قایم بێ لێی بدا. طبعا ئێستا دیراساتی تازە ئەڵێ ئەو گێژەڵوکە زۆر بە قووەتانە هەندێک جار ئاگر تایە دروست ئەوێ حاڵەتی ئاگری تایە. ئەلەم کاتە بە ئەم ئاگرەوە ئەم گێژەڵوکە لێی بدا هەر هەموو بسووتێنە سەحابی هیچ نەمێنێ سفر بێتەوە مناڵی وردی زەعیف خۆی فەقیر بکە حاڵی ئەم کەسە چۆنیەتە پێش چاوتان دیقەت بدەن. ئیمام عومەر فەرمووی باش ئێوە بە ئەسحاب چۆن لەمە تێگەن وتیان الله ورسوله أعلم. ئیمام زۆر تووڕە بوو فەرمووی ئەم کەلیمەیە بەکارمێنەوە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکارمانێنە ئێمە لە بینی خۆمانە مدارەسەی علمی ئەکەن بڵێن نعلم أو لا نعلم ئەوە نەمەڵێن الله ورسوله أعلم. ئەفەرمێ لەناو هەموویانە ئیبن عەباس وتمەی ئەمیری ئیماندارن وەڵی شتێک لە دڵما هەیە بەس نازانم چۆن بێڵێم. وتی کوڕم مەترسە کوڕی برام مەترسە بێڵێ قسە بکە. ئەڵێ مەجلیسی کیباری سەحابە بوون هەموو لە خزمەتیا بوون. ئەڵێ فەرمووم ئەمە خوا نمونەی هێناوەتەوە بۆ کردەوەی ئینسانەکان. ئەڵێ فەرمووی چ کردەوەیەک؟ وتم کردەوە. ئەڵێ ئیمامی عومەر فەرمووی بیرکەنەوە پیاوێک زۆر دەوڵەمەندە بەچی بە تاعەتی خوا دەوڵەمەندە بە نوێژ دەوڵەمەندە بە ڕۆژوو دەوڵەمەندە بە زەکات و سەدەقە دەوڵەمەندە بە شەو نوێژ دەوڵەمەندە بە زیکری زۆر بە دوعای زۆر دەوڵەمەندە بە معنای کەلیمە دەوڵەمەند. اینجا فبعث الله له الشيطان ئەوە تا هات هێرشی بۆ هێنا لە ئەخیری عمر و پیری و دەستی کرد بە مەعاسی و گوناه بۆ ئینسان ئەمین نەبێت لە خۆی ئیشفاقی هەبێت لەگەڵ خۆی وردە حتا کردەوەکانی خۆی هەموو سووتان. ئەو پیاوە فەقیرە ڕوت و ڕەجاڵە داماوە چەند جێگەی بەزەیە ئەمە هەزاران قاد ئەوەندە جێگەی بەزەیە. فەرمووی ئەمە معنای ئیشفاق ئەمەیە کە ئینسان بترسێ لەوەی هەرچەندە خوا زۆر بەڕەحمە بۆیە وتمان ئیشفاق ڕەحمەتی لەگەڵایە خوا زۆر بەڕەحمە بەڵام ئینسان خۆی بۆ خۆی ترسی هەیە بە محەبەتەوە بەرامبەر بە خوا جەل جەلالوه نەبادا خوا نەخواسە کردەوەکانی هەر هەمووی لەدەست بدا و هیچی نەمێنێ. ئەفەرمێ ئیمامی هەڕەوی ئەمە جۆرێکە لە جۆرەکانی ئیشفاق. جۆری دووەم ئیشفاقە لەسەر وەقتی ئینسان خۆی. ئێمە طبعاً خۆی گەورە وەقتی پێداوین نعمەتێکی زۆر گەورەیە. ئێستا ئەمڕۆ هەر یەکێک لە ئێمە لە کاتەکانمانە ئەزانین چی ئەکەین چاومان کراوەتەوە بیرمان کراوەتەوە کاتەکانی خۆمان تەوزیع کردووە. ئەزانین جاری وهەیە ئینسان بەرەکەتی کاتی لەدەست ئەدا تووشی حاڵەتێک ئەبێ خۆشی نازانێت چی ئەکە هەرچی ئەکە ئەڕوا کاتێک ئەزانین بەیانی کراوەتەوە هیچی بە هیچەوە دیار نییە. ئەفەرمێ بێ ئیشفاقت هەبێ زۆر بترسی لەم حاڵەتە هەرچەندە خوا زۆر بەڕەحمە بەڵام ئەبێ حەذەرت هەبێ. جاری وهەیە وات لێ لە کاتەکانت وات لێ ئەکەن لە حزوری خوا غائبە بی ئەو دڵی کە ڕەبتی بەخواوە هەیە و پەیوەستە بەخواوە و لەگەڵ ئەوە ئەژی لە کاتی هەموو کاتەکانی ژیانتا قەدەری خوا ئاوات لێ تەفرەقەیەکی وها لە دڵ و دەروون تا دروست ئەبێ فریا هیچ شتێک ناکەوی فریا عەبدایەتیەکانیش ناکەوی تووشی فتور ئەبی. دڵی ئینسان کە ڕەبتی بەخواوە ئەبێ زۆر لەزەت ئەکا هەندێک جار سێشت زۆر خەتەرە کە ڕووی تێئەکە ئەبێتە عارض ئەو ڕەبتەی لەگەڵ خۆیان تێکەدا. یەکەمیان پێوترێ فترە نەخۆشیە کە ئینسان تووشی ئەبێ هیچ مشکلەیەکیشی نییە لە خۆ لە عیبادەت تااقەتی نامێنێ تااقەتی ذیکری نامێنێ تااقەتی قورئان خوێنی نامێنێ تااقەتی حتا نوێشکردنی نامێنێ. ئیمامی عومەر ئامۆژگاری کردوین لە مەسەلەی فترە فەرمێتی عیلاجی فترە ئەگەر هات و کەوتیتە حاڵەتی فترە تون دەست بگرەوە فەرزەکان و فەرزت لەدەست دەرنەچێ چون خەریکە فەرزیش ناکەی واد لێ هیچ مشکلەیەکیشت نییە هەر خۆی طبیعەتی خۆت ئاواد لێ. نەخۆشی فترە چۆن فترە زەمانێک بۆ لە بین دوو پێغەمبەرە کۆتایی پێغەمبەر و سەرەتای پێغەمبەری تر عولەما ئەفەرموون چارەسەری زۆر زووە بەس ئینسان دەست بگرێ فەرزەکانەوە خوا دەروی لێکاتەوە بە کاروانەکە ئەگاتەوە. ئەگەر تەشبیه نەبێ ئینسان جاری وایە لەگەڵ کاروانی خواناسانە ئەڕوا لە پڕمان و ئەبێ بێتاقەتە بێ دانیشە کاروان ئەڕۆن چاوی لێتی بەس ئەم دانیشتووە. ئەگەر شتەکانی و کەلوپەلی کاروانیەکەی نەفەوتێنێ کە هەڵسایەوە سەریع ئەگاتەوە بەوانە بۆیە تون دەست بگرەوە فەرزەکانەوە. دوو هەندێک جار ئینسان عارضی شوبهەی بۆ دروستە بێ شوبهەیەک لە شوبهەکان وردە سەر ئەکاتە دڵی کۆتایی پێ
بڕواکەن جاری وایە بانخوازێکی زۆر جوان ئەبینی ئەم هەموو خزمەتەی بەدین کردووە کەسی لە ئەواخیرەکانی عمریا سبحان الله لەخۆ قسە لەسەر سەحابە ئەکا لەخۆ دێغ شتی وەها ئەڵێ لە دینە هیچ ئینسانی عاقڵ ئەبەدەن ڕێی لەم شتان ناکەوێت ئەوە جۆرەکە لە شوبهەیە جۆرەکە لە نەخۆشیەکان کە لە ئینسانی مسلمان دروست ئەبێ ئەوە ئیشفاق ئەبێ بەرامبەر بەخۆی کە نەبادا ڕۆژە لە ڕۆژان تووشی ئەم گرفتانە بێ سێهەم شەهوەتە شەهوەت سبحان الله لە ئینسانە حاڵەتێکی زۆر عەجیبە لە فەرمایشتێکە هاتووە ئەفەرمێ پیاوێک هاتن ئەترافیان لەسەر کرد و خۆشی ئەترافی کرد لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم کە زینای کردووە ئەفەرمێ ئەمەندە پیر بوو نیان ئەتوانی کە بەرزی کەنەوە نیاتوانی کە داینە باش لەسەر جێ بکەوی ئەوەندە پیر بی ئەوەندە تووشی زینا ببی بە ئەخیری عمر تەبەنەوە فەزلی خۆیە کە بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگات و حتا خۆشەویست بڕیار نادا کە ڕەجم بکرێ یا داری حەدی لێ بدرێ توانای بەرگەگرتنی هیچ شتێکی نییە شتەکەی ئەشارێتەوە بێدەنگەی لێ ئەکا پێغەمبەر صلی الله علیه وسلم تصور کە بابەتی شەهوەت لە ئەخیری عمرە ممکنە ئینسان توش بێ بۆیە ئەبێ زۆر لە فترە بترسێ لە شەهوات بترسێ لە شوبهات بترسێ لە هەر سێکیان ئەوە عارضن بۆ دڵ دروست ئەبن سالیکی ڕێی خوا جاری وا هەیە ئەو هەموو ڕێگەی بڕیوە لە پڕ ئەو بربەستەی بۆ دروست ئەبێت و ئەکەوێ سێهەم دانە لە پلەکانی ئیشفاق ئەوەیە ئەبێ زۆر ئاگای لە عوجب بێ عوجب نەخۆشیێکی زۆر گەورەیە منگەرایی پێی وابێت تەنها ئەم شتە سەری لە خۆی سڕ بمێنێ لەم عەبدایەتی و تاعەت و خواناسیەیکە زۆر زەحمەت ئینسان تووشی ئەم حاڵەتە بوو ئیتر نەخۆشیێکی زۆر کوشندەیە ئەبێ دائیمە ئاگای لێبێ ڕیا و عوجب ئەم دوودانەیە ئەرکیان زۆ قورسە چۆن دڵت پاکێت و عیبادەتەکە بۆ خوا ئەکەی چۆن واکەی سەر لە عیبادەتەکەی خۆ سڕ نەمێنێ وابزانی تۆ پیاو چاکی و تۆ ئەهل تصور کە جاری وایە ئینسان تووشی عوجب ئەبێ هەل لە خۆ خەڵکێک ئەبێنە گوناهبارە ئەم بەڕقەوە سەیریەکە مامەڵێنەکە هەموو ئەم ڕقە هۆکاری ئەمەی خۆی زۆر بە باشە زانێ خۆی بە چاکە زانێ و ئەزانێ فەزیلەتی خۆی زۆر گەورەیە ئەبێ ئینسان دائیمە ئیشفاقی هەبێ ترسی هەبێ لەوەی کە ڕۆژە لە ڕۆژان تووشی عوجب بێ تووشی ئەم زەحمەتیە بێ لەگەڵ خەڵکە مخاسەمەکردن لەگەڵ خەڵکە ئەبێ خەمت بێ لەوە چی ئەم هەموو کردەوە جوانێکە کۆت کردوێتەوە لە ڕۆژی قیامەتە تەسلیم بە یەکێتری بکە هەموو شتەکان قەرزاری غەیبەتی قەرزاری زوڵمی قەرزاری حقوقی عەبدەکان زۆر زەحمەتە بۆی ئینسان هەندێجار لە دوعاکانە ئەمە بیر نەچێ یەکە لە دوعاکانی پێم وابێ شێخی گەیلانی ئەفەرمێ خوایە ئەگەر حقوقی عەبدەکانی تۆم لەسەر بوو ئەگەر نەمتوانی لە دنیا بیدەمەوە بەو غەمەوە ڕۆشتم ئیلاهی تۆ زۆر دەوڵەمەند و کەریمی لە قیامەتە سەرشۆڕی بەردەم ئەم عەبدانە مەکە تۆ بیدەرەوە یا ڕەب العالەمین ئینسان جاری وا هەیە زوڵمی لە عەبدێ کردووە غەیبەتی کردووە قسەی بەرامبەری کردووە بە نەزانی خەڵک قسەیەکیان کرد ئەمیش کردوێتی دوای ڕاست دەرنەچووە ئەزانی ئەمانە هەمووی تەڕاکمی گوناهە بەسەر ئینسانەوە لە کردەوە جوانەکانی تۆ ئەبا کام کردەوەت وا نەزانین نوێژێکی سادەکە ئیکە ئەیبە کام نوێژەیان زۆر قبوڵ و جوانە ئەویان ئەبە سەر تۆپکی تاعەتە جوانەکانت هەمووی لەدەست ئەدەی لە ڕۆژی قیامەت بەهۆی ئەو زوڵمەکە ئینسان ئەیکا لە دەوروبەرەکانی بۆیە ئەبێ زۆر ئاگای لێبێ وە ترسی هەبێ لەوەی ئەو جددیەت و هێز و توانایەت نەمێنێ لەوە چی ئەی گەنج ئەمڕۆ تۆ بتوانی نیو سەعات سوژدە بەری 3 چارەک سوژدە بەری بەڵام لەو ئەچێ ڕۆژێک تۆ 10 دقەش نەتوانی 5 دقەش نەتوانی 2 دقەش توانات نەمێنێ ئەمڕۆ ئەتوانی بە پێوە بوەستی لە خزمەتی قورئانە زۆر بخوێنی ڕۆژێ لە ڕۆژان ئەو توانایەت نامێنێ ئەکەوی قووەتی ئەمەت نامێنێ بۆیە دائیمە ئەبێ ئینسان لە حاڵەتی ئیشفاقا بژی ئەم پلەپلەیەکی خواناسی زۆر بەرزە هەمیشە غەمت بێ لەوەی کە تووشی گرفتێک لە گرفتەکان نەبیت یا تووشی بەڵایە لە بەڵاکان نەبی تووشی ڕێگرێ لە ڕێگرەکان نەبی کە لە سیلکی خواناسی دوورت خاتەوە ئەگەر چی بۆی ئەم کەلیمە ناوی لێنراوە ئیشفاق خوا زۆر بەڕەحمە عەبدەکان چاکەیە بکەن هیدایەتیان بۆ چاکەیەتر ئەدا دەستیان ئەگرێ بۆ زیاتر ئەگەر بەرەو پیری بە هەنگاوێ بڕۆن ئەو زیاتر بەرەو پیریان دێ بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ زۆر بە وریایانە
ئاگامان لەوە بێ ڕۆژێک لە ڕۆژان خوا نەخواسە هەموو شتانەی کە کردومانە ئەم کۆڵە جوانەی کە کۆمان کردوەوە لە دەستی نەدەین ئەم خەرمانە جوانەی کە بنیاتمان ناوە بۆ خوا لە دەستی نەدەین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەروی خێرمان لێ بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی ئێمە لەم زەمانی فتنە بەرەو پیری تۆ هاتین یا رب العالمین لەبەر ئەوەی کە ئومێدمان هەبوو ئەمان زانی خۆمان کەڵکمان نییە بەڵام ئومێدمان هەبوو کە تۆ لێبوردەیت و لێمان ئەبورەی کەریمی و دەرمان ناکەی ستیری و سەترمان ئەکەی ئیلاهی هانامان هێناوە بۆ لای تۆ بۆ لای ڕەحمەتی تۆ گەورەی خۆت بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان سەلامەت کە یا رب العالمین خوایە ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان دامەزرێن لەسەر خواناسی ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت تۆ خۆت هیدایەتمان بدە تۆ خۆت دەستگرویمان بکە تۆ خۆت بەرزمان کەرەوە لە پلەکانی خواناسیە ئیلاهی بە پلەکانی بەرزی خواناسیمان بگەێنە تو گەورەی خۆت پەنا ئەگرین بە تۆ لە عوجب پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە کوفر و فەقیری پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق خوای گیان دەرەوە ناومان وەکو یەک لێ بکە یا رب العالمین ئیلاهی کاتە پەنهانەکانمان پەنا ئەگرین بە تۆ لە هەر گوناهێتیە بیکەین تو گەورەی خۆت سەریڕەتی ئێمە پڕکە لە خێر و حەسەنات و جوانی ئیمان لە دڵمانە شیرین کە تاعەت لە دڵمانە شیرین کە گوناهەکان لە پێش چاومان ناشیرین کە یا رب العالمین ئیلاهی لە دڵمانە گوناهەکان بێزراو کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگای خێر بەسەرمانە بکەرەوە ئیمانمان سەلامەت کە خوایە ئیمانمان سەلامەت کە خوایە ئیمانمان سەلامەت کە بەخوا پەروەردگارە ئێمە لە زەمەنی فتنە ئەژین تەنها هانا بۆ لای تۆ بەرزەکەینەوە تۆ وەرە بە هانامانەوە ئیلاهی داوای هەموو چاکەکانی ژیان لێ ئەکەین داوای هەموو چاکانی عاقبەت و ئاخرەت لێ ئەکەین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین لە بازاڕەکانمانە ئەوەندە خێر و بەرەکەتمان بەسەرا ببارێنە لە دنیامانە ئەوەندە خێر و بەرەکەتمان بەسەرا ببارێنە محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە پەروەردگارە ئەومان نەخۆشە شفای بۆ بنێرە ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیاد کە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی بدەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لێت ئەپاڕینەوە لێت ئەلاڵینەوە بە کەرەمی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە تۆ خۆت بۆ خۆت دنیامان باشکە تۆ خۆت بۆ خۆت عوقبا و ئاخرەتمان باشکە تۆ خۆت لەزەت بخەرە ناو نوێژ و تاعەتەکانمانەوە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهەکانمان ببورە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەر و وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببورە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی خۆشەویست و هاوڵەکانمان ببورە لە گوناهی دراوسەکانمان ببورە یا ئیلاهی ئەوانەی لە پێناوی تۆیە ئێمە ناسیمان و ئەوان ئێمەیان ناسی ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە لە گوناهی هەمویان ببورە ئەوانەی مافێکیان بەسەرمانەوە لە گوناهیان ببورە ئیلاهی مافی هەر عەبدێکمان بەسەرەوەیە توانای دانەوەیمان نییە لە بیرمان چووە لە بیرمان کردووە زەمن دووری خسوەتەوە نایدۆزینەوە نایناسینەوە بە هەر شێوازێک لە شێوازەکانە ئەتوانین و ڕوومان نییە توانامان نییە لە ڕووی داراییەوە مافەکان بگەڕینەوە خوای گیان تۆ زۆر بەڕەحمی لێرە ئێمە ستر کردووە ئێمە شاردووەتەوە تو گەورەی خۆت فەزەحمان مەکە لە بەردەم خەلائیقات تۆ قەرزەکانمان بۆ بدەرەوە ئیلاهی هاوارمان بۆ لای تۆیە تۆ قەرزەکانمان بۆ بدەرەوە خوایە تۆ قەرزەکانمان بۆ بدەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دوعایەمان لێ قبوڵ کە خوایە ئەم دوعایەمان لێ قبوڵ کە خوایە ئەم دوعایەمان لێ قبوڵ کە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء وجبوري وخالي من قبولك